مافی منداڵان جارنامەی گردوونی مافەکانی منداڵان مافی منداڵان کە لە 20/11/1989 زاینی لەلایەن ڕێکخراوە نەتەوەی گرتووەکانەوە دەرچووە. ئەم جارنامەیە 54 مادەیە، هەندێک لە مادەکان لە چەند بڕگەیەک پێکاتون. لە 9/11/1990 زاینی چووە بواری جێبەجێکردن. ئەو وڵاتانەی کەواژویان کرد بۆ ئەو بەڵێنیاندا کە پابەندی ئەم ڕێککەوتنامەیە دەبن، ڕێز لە هەموو منداڵانی جیهان دەگرن و دەیان و مافەکانیان جێبەجێ دەکەن. مادەی یەکەمە ئەو جارنامەیە مافی منداڵان دەکات، دەڵێت چ وەک پێوەر و ستاندەردێکی جیهانی منداڵ تەمەنی لە 18 ساڵ تێپەڕ نابێت، مەگەر یاسای تایبەتی وڵاتان تەمەنێکی دیکەی بۆ دیاری کردبێت. دەڵێ منداڵان لە هەر شوێنێکی جیهاندا بن، دەڵێ بەبێ جیاوازی هەمویان هەمان مافیان هەیە، بەبێ جیاوازیار هەمویان مافی ژیانیان هەیە، بژین مافی چاودێریان هەیە، پاراستنیان، خوێندن، مافی چارەسەرکردن، مافی یاریکردن و دابینکردنی پێداویستەکانی گەشەکردن. لە ئەمڕۆدا واتە لە ئێستادا زیاتر لە 3 ملیار منداڵ لە جیهاندا هەن، زیاتر لە 3 ملیار منداڵ لە جیهاندا هەیە، کە دەکاتە چەند؟ کە دەکاتە سەیەکی هەموو دانیشتوانی جیهان پێک دێن. کۆی گشتی دانیشتوان لە دەوروبەری 8 ملیارە، دەڵێ 3 ملیاری زیاتر بەس منداڵە، بۆیە دەڵێ 3 بەشی دانیشتوانی گۆی زەوی بریتین لە منداڵان، بۆیە پێویستە گرنگێکی تایبەتیش بە مافەکانیان بدرێت. دەڵێ جارنامەی جیهانی مافی مرۆڤ وەشانێکی جیاوازی نییە کە تایبەت بێ بە منداڵان، بەڵام منداڵان هەمان مافی گەورەکانیان هەیە، وەک لە بەیاننامەکەدا هاتووە بەو پێیەی دانان بە شکۆی کەسی و مافە یەکسان و بێبەش نەکراوەکانی. دەڵێ دام بنین بەوەی کە هەموو کەس مافی یەکسانی هەیە و مافی بێبەش نەکردنی هەیە لە هەر شتێک کە پێویستیەتی، و هەروەها دەڵێ و بناغەی ئازادی و دادپەروەری و ئاشتیە لە جیهاندا. لە کاتێکدا کە بێبایەخکردن بە مافەکانی مرۆڤ بووەتە هۆی کردەوەی نامرۆڤانە کە ویژدانی مرۆڤایەتی تووڕە کردووە. کەواتە کۆی گشتی ئەم جارنامەی گردوونی مافی مرۆڤ، کۆی گشتی ئەو بەیاننامەیە دەڵێت بۆ منداڵان وەک پێوەرێکی هاوبەشی دەستکەوت بۆ هەموو گەلان و هەموو نەتەوەکان ڕادەگەیەنێ. پێوەرێکی هاوبەش یعنی هەموو گەلەکان، هەموو نەتەوەکان، هەموو ئاینەکان ئاگدار بن منداڵان ئەو باش ئەو مافانەیان هەیە، ئەو پێداویستیانیان هەیە، پێویستە دابینیان بکەن لۆ هەتا چبێ ببتە دەستکەوتێک بۆ هەموو گەلەکان بە شێوەیەکی یەکسان. هاوبەشی دەستکەوت بۆ هەموو گەلان، ینی هەموو گەلەکان ئەو دەستکەوتیان دەبێتن کە مافەکانی منداڵانیان لە بۆ دیاری کرایە و مافی یەکسانیان پێ ببەخشرێ. باشە، بۆچی تا هەموو منداڵان و هەموو خێزانێک بەبێ جیاوازی ڕەگەز و ڕەنگ و زمان و ئاین سیاسی یان بۆچوونی دیکە یان بنەچەی نەتەوەیی یان کۆمەڵایەتی لەدایکبوون یان پێگەی دیکە دەبێ بەهرەمەند بێ لە تەواوی مافەکانی مرۆڤ و ئازادیە بنەڕەتیەکان. تەمەشە دەڵێ ئەو بەیاننامەیە کە باسمان کرد لە ساڵی 1998 یان با بڵین 1900 ژمارەکەمان لەبیر کە با پێداچنەوەی لە بۆ بکەین، کەواتە کۆی گشتی ئەم جارنامەی گردوونی مافی مرۆڤ بۆ منداڵان وەک پێوەرێکی هاوبەشی دەستکەوت بۆ هەموو گەلان و هەموو نەتەوەکان ڕادەگەێنێ. وەکو دەستکەوتێکی هاوبەش، وەکو پێوەرێکی هاوبەش لە بۆ هەموو گەلەکان، تا هەموو گەلەکان ئاگدار بن لەوەی کە منداڵان تەمەنیان لەوەندە تێناپەڕێتن، ئەو مافانەیان هەیە، ببتە دەستکەوتێک لە بۆ هەموو گەلەکان کە بۆچی هەتا هەموو گەلەکان گرنگی بە مافەکانی منداڵان بدەن و مافەکانیان دەستەبەر بکەن.
بۆچی ئەم دەستکەوتە بۆچی ئەم بێجارنامێ دەڵێت چی تا هەموو منداڵێک و هەموو خێزانێک بەبێ جیاوازی ئەوە دەستکەوتەکات هەموو نەتەوەکان هەموو خێزانێک هەموو منداڵێک بەبێ جیاوازی چ بەبێ جیاوازی ڕەگەز ڕنگ زمان ئاین سیاسی یان بۆچوونی دیکە یان بنەچەی نەتەوەی یان کۆمەڵایەتی و لەدایک بوون یان پێگەی دیکە چ بکەن دەبێ بەهرەمەند بێ لە تەواوی مافەکانی مرۆڤ و ئازادیە بنەڕەتیەکان کەواتە مەبەستی ئەم بابەتە ئەوەیە لە ڕێگەی بڵاوکردنەوە و یان ڕاگەیاندنی ئەم بەیاننامەیە ئەم جارنامەیە کە لە بۆ هەموو نەتەوەکانە بۆچیە تاوەکو هەموو منداڵێک بەبێ جیاوازی ئەوەی خێزانی دەوڵەمەندەیان هەژارە ئایا ڕەگەزی کچەیان کوڕە یان ئاینەکەی چ ئاینێکە نەتەوەکەی با بڵێن پێگەی کۆمەڵایەتیان پێگەی خێزانەکەیان پێگەی سیاسیان بەبێ هەبوونی ئەو جۆرە پێگانە هەموو منداڵێک پێویستە چیبی بەهرەمەند بی لە تەواوی مافەکانی و نابی بگوترێ وڵی ئەوە کوڕە لێ دەبی ئەو مافەی زیاتر بیان ئەوە کچە وڵای دەبی ئەو مافەی هەبی یان نەیبی یان ئەوە دەوڵەمەندە لێە بە گەمەی بکاتن با یاری بکە وڵا ئەوە هەژارە نابیتن ئەجلی جوان لە بەرکە نا دەرێت چ دەرێ ئەو بەیاننامەیە ئەوەیە ببتە دەستکەوتێک لە بۆ هەموو گەلان هاوبەش بن تیایاندا تاوەکو هەموو منداڵێک ببێت جیاوازی یان هەموو خێزانێک ببێت جیاوازی مافەکانی خۆی وەربگری دوور لە هەموو جیاکردنەوەیەکی ڕەنجی و ئاینی و نەتەوەی بەم شێوەی خۆشەویستانە مافی منداڵان گرینگە ڕەنگە ئێستا ئێمە بڵێ مامۆستا ئێمە چۆن مافی منداڵان پارێزین ڕاستە ئێمە ئێستا پۆلی پێنجین بەڵام لە داهاتوودا ئێمەش گەورە دەبین و کۆمەڵێک منداڵ ئەوجا بە پێی پیشە و پێگەیە یان بە پێی پێکێنانی خێزانە لە داهاتوودا یان ئەو منداڵانەی کە لە تەمەنی خۆمان بچووکترن بتوانین ئاگادار بین لە مافەکانیان و لە ڕێ ئەو بابەتەوە بزانین هەموو منداڵێک مافی یاریکردن مافی دابینکردنی ئارامی و سەقامگیری مافی دابینکردنی کەلوپەلەکانی هەیە نابی ئێمە هیچ کاتێک هەوڵ بدەین مافی منداڵان و مافی هیچ کەسێک هەرگیز نابێ پێشێل بکەین و لێی زەوێت بکەین خۆشەویستانم ئومێدەوارم ئەم بابەتە ببێتە مایەی سۆد و ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بە مافەکانی یەکتر بدەین و دوور بکەوینەوە لە پێشێلکردنی مافەکانی یەکتر لە بەبێ هیچ بیانوێک و بەبێ هیچ بەهانەیەک و دوورکەوتنەوە لە هەموو بەهانە و بیانوێک هەمیشە گرنگی بۆ بدەین کە مافەکان دەستەبەر بکەین بە شێوەیەکی یەکسان